لە کەناڵی شاهیدانەوە بۆ بەرنامەی گەشتی عەقڵ جارێکی تر بە خزمەتتانە گەمەوە دێنەوە بۆ لای بێدینەکان یان بۆ لای ئەوانەی باوەڕیان بە غەیب نییە یان ڕوونتر بڵێم باوەڕیان بە وجودی خوانی. ئەوانەی باوەڕیان بە وجودی خوانی ئەڵێن یەکێک لە نوقتەکانی تر کە باسیەکەین ئەمڕۆ ئەڵێن باوەڕبوون بەخوا سەرنجامی نەزانین و لاوازی مرۆڤ بووە هاتۆتەکایە. ئێستا زانست ئەو زانینەی نەهێشتووە و مرۆڤ توانیوێتی بەسەر هەموو لاوازیەکانیە زاڵ بێ کەوا بوو باوەڕبوون بەخوا بەسەر چوو. ئەمە بە تایبەتی ئەم مولحیدانەی سەردەمانی خۆمان ئێستا ئەیڵێن کە مەغرور بوون بەو تۆزە عیلمەی کە دەستیان گەیشتوت. وێڵم بۆی تۆزە عیلمە چونکە ئەمانە لە چاوزاناکانە دەستیان لە هیچ گیر نەبووە. یعنی یەکێک ئێستا بۆ نمونە دکتۆرانامەکەی لەسەر پلازمایە. پێش 50 ساڵ لەمەوە پێش کابرا دکتۆرانامەکەی لەسەر خوێن بوو پێکهاتەی خوێن. ئێستا لەسەر پلازمایە. دوایی ئەبینی یەکێکی تر چەندین ساڵی تر ئەوە شی ئەکاتەوە ئەوش وردەکارێکی ترەکە. ئێستا بەس نەخۆشیەکانی دڵ یان دڵ بە شێوەیەکی گشتی هەزاران نامی دکتۆرای لەسەر پسپۆران زۆر بوارەکانی دڵ ئێجگار زۆر. ئێستا شارەزایی چۆن لەمەیە هەیە لە فیزیاشە هەروایە لە نەوات لە ئەلیکترۆن لە پرۆتۆنات لە هەمووی هەیە. لە هەمان شێو کابرای فیزیکی ئەبینی تەخەسوسێک شارەزاییەکی ئێجگار گەورەی هەیە لە معادلاتی گەردوونی لە هێزی ڕاکێشانەکان لە وجودی ئەم هەموو هەسارانە. هەروەکو یەکێکە کە لە دەرمانایەتی یەکێکە لە جیۆلۆژیایەتی یەکێکە لە بایۆلۆژیایەتی هەروەها. بەڵام ئێمە دێن مناقەشەی ئەماکەین ئەڵێن ئایا بزانین فعلا ئەمە وایە. جا مصطفى محمود دکتۆر مصطفى محمود کە بەڕەحمەت بێ مردووە کاتبێکی گەورەی میسری و مارکسی بوو کاتی خۆی ئەوەی کە کتێبی رحلة من الشك إلى الإيمان نووسی هەروایە الماركسية والإسلامي نووسی حوار مع صديقي الملحد رجل تحت الصفر كجائزة نيودولتي ورقت جائزة دولية لسر رجل صالح حفتار رواياتي مهمة من طبعا بيونديم لقالي هبو لزماني گەنجێتی و پێشەوەی بچمە جامعەش بازێک لە کتێبەکانیم تەرجومە کردبوو. دوایی کە لە ساڵی 79 لەگەڵ ساداتە چوو بۆ قودس تەوا مراسەلەم لەگەڵی بڕی هەرچەندە ئەو زمانە مراسەلەکەش خۆی خەتەر بوو وەڵامی تر مراسەلەم لەگەڵی نەما. ئەم پیاوە بۆ خۆی مارکسی بوو ملحیدێک بوو. لە زەمانی ملحیدێتیەکەیە قسەیەکی هەیە ئەڵێ ئەو کەسەی لەخوا ئەترسێ هەروەکو ئەو حەیوانە وایە کە لە مەقەبایە گەترسێ کە ڕەشەبایە ناوێتی. ئەو کە کارتۆنێکە بینە ڕەشەبایە ناوێتی ئەم لێ ڕاکە لە ترسە چونکە نازانێ ماهیەتەکەی چی. بەڵام ئەگەرزانی ئەمە ڕەشەباکە کارتۆنەکە ئەجوڵێنێ کارتۆنەکەش بەتاڵە هیچی تیان نییە ئەو کاتە ناترسێ. جا ئەم نمونەی لەو زەمەنی ئیلحادی خۆیان هێنایە تەڵام دوای خۆشی هەرڕەت لە خۆیە داتەوە بە کتێبەکانی تری کە باز لە خۆشەویستی خوای گەورە کە بە تایبەتی لە کتێبی بەرەو کەعبە کە کردومە بە کوردی ئەوش بە ناوی بەرەو کەعبە باس لەوە ئەکاتەوە کە نا ئەمە بە هەڵەدات چوونە ئینسان مەسەلەی باوەڕبوون بە خوای کردگاری زانای دانا و بەتوانە کورت کاتەوە لە مەسەلەی هەوا و مەقەباکە. من پێم وایە ئەم دید و تێڕوانینە کە ئەڵێ ئینسان نەی ئەزانی و ئێستا زاناترە عیلم ئێستا زۆرتر پێشکەوتووە ئینسان لاواز بوو ئێستا لاواز نەماوە ئەم قسێ لە نەزانین و مەغرور بوون و لە بێدەسەڵاتیەوە هاتوو. یعنی من پێم وایە ئەمە یاخیبوونێکە لە حەقیقەتەکان خۆلادانە لەو ڕاستیانەی کە ئێستا عیلم زیاتر سەلماندوونی. چونکە ئایا مرۆڤ ڕزگاری بووە لە لاوازیەکەی باشن جاران لە نەخۆشیە ترسا وەختێک نەخۆشەکەوت ڕایە کرد پەنایە بردەبەر سحر بازێ جادوگەرێ یان پەنایە بردەبەر یەکێ نوشتەی بۆ بکە نوشتەی هەموو دینەکان لە هەموو زەمانێکە تۆتمیەکان لە ئەفریقا چۆن لای یەکێک و ئاگرێکی بۆ کردو و خۆڵە مێشەکەیدا لە سەریوە حاصل شتێک لەو ئەفسانە و خوڕافاتانی کە لە سەراسەری جیهانە هی هەموو بەشەر هەیەتی مێژووە. دوای وردەوردە کە پزیشکیش لەم جانیبی ڕۆشن فکریا زیادیە کرد تاوان پزیشکەکەش هەر بە درێژایی تاریخ زیادی کردو و تەتەوری کردو بەرامبەر بەو جەهلە خەڵگە چووە بەلای ئەم پزیشکێ. بەڵام ئایا
نەخۆشی کۆتایی پێ هاتووە تاکو ئینسان وا مەغرور ببێ بڵێ زاڵ بووین بەسەر هەموو لاوازیەکانە نەخێت. ئێستایەکێک کە تووشی ئایدزە بێ بێ ئومێد بووە لەوەی کە چاک بێتەوە. لە ئەوروپا ئەژی ئەوروپا هەمووی پێشکەوتون لە عیلاجکردنە، بەڵام لەم نەخۆشی ئەوە متەحەیر ماون و ناتوان. ئەم کابرا پەنا بۆ چێ باتەوە؟ پەنا بۆ خوا باتەوە. ئێڵین باشە تو خۆی تووشی ئایدز بووە. لەبەرچی تووشی ئایدز بووە؟ ظاهرەن بەسەبەبی زینایە، بەسەبەبی خراپەکاریە، داوێن پیسیە. خۆی مەرجیش نییە طبعاً، نابێ وا بڕوانینە نەخۆشی ئایدز هەمووی لەوەوە بوو. وانە موسیەکی چکەی بەکارێنەوە لە ڕشتاشی نییە، شرینقەیەکی چکەی بەکارێنەوە، ئەهلی مخدرات و شرینقەی ئەویتری بەکارێنەوە توش بووە. یانی چیشی تر بە مناڵی کە لە دایک وە دایکەکەی هەی بووە ئەم لەگەڵ خۆی هەناوێتی ئەشێ ڕێگای تری هەبێ. بەڵام ئێمە بە گشتی ئاواڵین هەڵێ باشە ئەم کابرا خۆ دیندار و بە تەقوا و ئەهلی ئیمان نەبووە، بەڵام ئەوە تووشی نەخۆشەکە پەنا بۆ کوێ باتەوە ئەم کابرا هەر ڕوەکاتۆ خوای گەورە، چونکە ئیتر پەنای نەما. ئومێدی بوو ئەم دەرمانیان بۆ هێناوە ئەم دەرمانە بەرەو چاکبوونەوەی بە کە دکتۆرەکە پێڵێ نا ئەم دەرمانشی تەسیرێکی ئیجابی نەبوو، ئەوەندەی تر ڕەشوی نەبێ وەکەوێت. وردە وردە کە مەیوسە بێت لە دکتۆرەکان ڕوەکاتەوە دەسەڵاتە باڵاکەی کە باوەڕی پێێتی و لە ناخیاتی ڕوەکاتەوە خوای گەورە کەوابوو لاوازی مرۆڤ بەرامبەر نەخۆشی بەرامبەر میکرۆبێک هەروەکو جاران وایە. خەڵک لە مردن ڕایە کرد لە سەردەمانی هەرە کۆنەوە لە مردن ڕای کردو، ئێستاش هەر لە مردن ڕاکە. بەشەر هەر نەیتوانی زاڵ بێ بەسەر مردنە، لەبەرەوە عالم و جاهل، دەوڵەمەند و هەژار، نێر و مێ، گەورە و بچووک هەمویان لەبەردەستی مردنەکەیە کۆتاییان دێ و تەسلیمیە. ئەنجا ئێستا خەڵک پارەشەدا بۆی بمرێ. لە نەرویج بۆ نمونە لێرە خۆکوشتن مەمنوعە، یا یەکێک یارمەتیت بدە لە خۆکوشتنەکەی مەمنوعە. دکتۆرێک مەسەڵەن شرقەیەکی زەرت لێ بدا لە هۆڵەندا قانونە، جاران تەڵقە ڕەحیمیان پێوت، یعنی فیشەچەکەی نا بەسەریەوە. ئێستا شرێنقەیە لە هۆڵەندا لێدن و هەروە لە سویسرا. جزیرە مقابلەی ئافرەتێکی نەرویجی کرد لە تیارەیە ڕۆژ بەرەو سویسرایان نەمسا بوو. بۆچیە چیوتی وەڵاوە بلیتم بڕیەوە چم بۆیە و بۆی خۆم بکوشم لەوێ. دەبەر لەسەر سەریرەکە کەوم شرێنقەکەم لێدەن و ڕۆحم دەرەچ. بڕ نامێ لێرە قانون نایە خۆم بکوژم یا یەکی یارمەتی دەرم لە کوشتنەکە. ئەبینی ئێستا خۆی بە دوای مردنەکەی خۆشیار خەڵکیی کەشەیە لە مەیوسیا خۆی ئینتیحارەکە. بەهەرحاڵ ئەمەی کە ئێڵێن ئایا هەروەکو جاران ماوە یان نە؟ مردن هەر ماوە، لاوازی بە شەریش بەرامبەری هەر ماوە، نەزانینەکەشی بەرامبەری هەروەکو خۆی ماوە. هیچ کەسە نازانە کە ئێمرێ. بەڵێ دکتۆرەکە ئەڵێ ئەم ماسوولکانە وایان لێ هاتووە، ئەم مولولانە داخراون، ئەمە تووشی سەکتە بووە، ئەمە ئاوای لێ هاتووە، احتیمالە هەفتەیەکی کە بمرێ. ئەچی سەیرەکەی کابرا بە ساڵەژی دوای ئەوە، چونکە ئەمەش هەر جەهلێکی ترە، یعنی ئەمەش یەقین نییە. لەبەرەوە مردن وەکو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی هیچ شتێکم هیچ حەقیقەتێکم نەبینی وە گومانی تیابێ وەکو مردن، هیچ گومانێکم نەبینی و حەقیقەتی تیابێ وەکو مردن. هەموو زانین کە ئەمرین، کولو نەفسین ذائقەة المەوت. ئەمە مارکسیش ناتوانێت نکوڵی لەمە بکە، بەڵام کەی ئەمرین و چۆن نازان. کەوابوو گومان و حەقیقەتەکان و لاوازی ئێمە بەرامبەر بە مردنەکە هەرماوە، هەروەکو لاوازیمان بەرامبەر میکرۆبەکە هەرماوە. نەخۆشەکان زۆرتر بوون، ئەمە ئینفلۆنزای باڵندەیە و ئەوە هەڵامەتی بەرازە و ئەوەنجا پەڕیبێتەوە نوع مەشکاڵ نەخۆشی تر. ئێوە سەرەتاڵ نووسیلەکەش هەرماوە نەیجاران. ئێستا شەندێشتی تر کە کەشف بۆ زیاتر بڵاو بێت. شەڕ و شۆڕ هەروەکو جاران ماوە. جاران خەڵک بە تاوێرە بەرد شەڕیە کرد لەسەر ژنێک، لەسەر ئەشکەوتێک، لەسەر نێچیرێک. دوای گەورەتر بوو شمشێری دامەزران، شەڕە بە شمشێر لەسەر ساحە و مەساحە و مڵکایەت. دوای باروتی کەشف کرد، شەڕە. ئادەم سمیت شەیتانەکەی ئەوروپا بە ئەوروپایەکانی وتوتی ئێمە زۆر بووین لە ئەوروپا، قووەت و نفوزیشمان زۆرە، پێویستیمان بە سامانی گەلان هەیە. حرەکەتی ئیستعماری دەستی پێ کردو، بڕۆ قوتت هەیە، باروتت هەیە، جێشی منەظەمت هەیە، ئەهات شوێنێکی داگیرە کرد و قەبیلەکەی هەموویە کوشت و یا قەبیلەکەشی ئەوەی کە گەنج بوون هەمووی ئەیبردن نەیکردنەوە بە عەبید وەکو ئەو هەموو 11 میلیۆنە کە 11 میلیۆن کەس بەس برا بۆ
ئەمریکا ڕەشپێستەکە هەروەها خۆ ئەمانە هەروەکو خۆی ماوە شەڕەکان زۆرتر بوون کەس لەگەڵ کەس ناگونجێ اینجا شەڕی ئەمبراتۆریات تەواو بوو شەڕی قەومیاتە شەڕی قەومیات تەواو بوو شەڕی نیشتیمانەکانە وڵاتەکان دژ بەیەکن شەڕیانە بێ بەیەکەوە هیە قەومیشن هەروەکو چۆن پارتی و پەکەکە شەڕیانە پێکەوە یان یەکێتی و پارتی شەڕیان بۆ پێکەوە هەروەها هی قەومێکیشن یان قەبیلەن بەرەبابەکان یەکترە کوژن شەڕ و شۆڕەکان هەروە ماون ئەو شەڕێک کە لە سێ سایقیش دوێنێ پێرە ڕوویدا ئامۆزان یەکتریان بە چەقۆ کوشت کەوا بوو هەروەکو دوو کوڕەکەی ئادەم یەکەم جار کە هەبوون قابیل و هابیل یەکتریان کوشت ئێمە تا دوو ئامۆزاکەش وا یەکتریان کوشت کەوا بوو ئەوەی کە دافعی مردنە دافعی شەڕە دافعی خراپەکاری هەروەکو جاران ماوە ئینسانەکان نەگۆڕاون مردن هەروە ماوە نەخۆشی هەروە ماوە شەڕ و شۆڕ هەروە ماوە ئەنجا بوومە لەرزە هەروە ماوە لافاو هەرماوە سۆنامیەک ئەوەی کە لە ئەندۆنیسیا ڕوویدا هەموو باشووری ڕۆژ هەڵاتی ئاسیای گرتەوە گەورەترین سۆنامیەکە لە سەرزەمینە ڕوویدا لەم سەردەمانەی دوایی با بڵێن لەم 500 ساڵێ ئەو زریانی کاترینایی کە دای لە نیو ئەرلاینس لە ئەمریکا گەورەترین بوو شارێکی تەدمیر کرد هەمووی ڕووخات یخۆ تەکنۆلۆژیاش پێشکەوتووە ئەجهیزەش هەبوو کەوتی وا زریانێکی گەورە بەڕێوەیە بە سرعەتی ئەوەندە ئەڕوا مەوجەکانی ئەوەندە بەقووەتن لە هەمان کاتیشە ئینسانەکان ئەمەی عاجز و مات و مەلول کەوتن لە کوێش لە گەورەترین ئیمپراتۆریەتی سەر ئەرز کە ئەمریکا کەوا بوو من وازانم ئەوانەی کە پێشتر هەبوون هەروەکو خۆی ماون لە نەزانی ئینسانەکان لە لاوازی ئینسانەکان لە مەغروربوونی ئینسانەکان هەروەکو خۆی ماوە دەستدرێژی تاک بۆ سەر تاک دەستدرێژی کۆمەڵێک لەسەر کۆمەڵێک دەوڵەتێ لەسەر دەوڵەتێک کە ئیمپراتۆریەتێکی شەڕخوازی پێشوو کە هەروەکو ئیمپراتۆریەتی شەڕخوازی ئێستای ئەمریکا وایە کە لەسەر خەڵکان و گەلانی تر هەیە یان رووسیان ئەو پێنج وڵاتە دڕندەیە ئەمریکا و رووسیا و بەریتانیا و فەڕەنسا و ئیسرائیل هەروەکو جاران هەروەکو ئیمپراتۆریەکانی پێشووتر کەوا بوو ئەمە نقطەیەکی ڕاست نییە کە بڵێ لەبەر ئەوەی ئینسان نەزان بوو باوەڕی بەخوا هەبوو وان نییە ئێستا زانایە و باوەڕی زیاتر بەخوایە خۆ ئینشتاین عەقڵێتێکی زۆر گەورەیە بوو ئەنجاوی مفەکیریشە بیربەندێکی وکو جان ژاک ڕۆسۆیە هەر بڕیان بەخوایە کەوا بوو ناشێت تۆ وا بزانی ئەگەر خەڵکانێک بە جەهل وتیان باوەڕمان بەخوانی وەڵا سەبەبکە ئەوەیە کە جاهیل بوون لەبەرەوەی نازانن باوەڕیان بەخوا هێناوە کەوا بوو ئینسان کە بوو بە زانا باوەڕ بەخوا ناهێنێ ئەوە هیچ وانی بالعکس ئەوەی کە زۆر شارەزایی لە شەرع لە دینە شارەزایی لە عیلما پێیاکە قوڵە بێتەوە تایە باوەڕ زۆرتر دێنێت چونکە بیر لەم گەردوونا کاتەوە ئینشتاین کە ساڵی ئینشتاینی ساڵی تیشکی دروست کردووە یا پێوانەکەی داهێنا کە پێمانەڵێ خۆر هەیە ئەم خۆرەی ئێمە کەوێتە بینی کەڵپەکانیەوە ئەنجا ئەستێرەی وا هەیە ملیار ساڵی تشک لێمانەوە دوور یعنی هەر عەقڵێکی کە بڕکە بۆی تەسەوری بکە ئەم گەردوونەش هەر لە بەرفراوان بوون هەیە کەوا بوو ئەمە شتێکی ڕاست نییە پاشان ئێمە پێمان وایە پێشکەوتنە زانستیەکە خۆی مایەی بەرەو خوا هاتن مای خوا دۆزینەوە مای بەرەو خواچوون و مای دیندارەتێکی زۆرترە بۆیە بینین ئەو زانایانە بەو شێوەیە زیاتر بەرەو دینەکە دێنەوە هەموو کەسێک ئێستا هەستەکا کە ئەم وجودە ناشێ لە خۆیەوە هاتوێ هیچ حەدەسێک نابێ بەبێ فعالێک بکەرێک ڕوویدا هەموو ئاسەوارێک دلیل لەسەر هەبوونی یەکێکە ئەسەرەکەی دروست کرد ناکرێ ئەمە بەم شێوەیە ئەم عەقڵیەتە ئەمە قبوڵ ناکە بۆیە لەو باوەڕام ئەمە مەسەلەکە عیلاقەی بەسەر نەزانینەوە نییە بالعکس ئەوەی کە نەزان بوو ئێستاش ئەوەی کە هەندێک کەس کۆلکە زانایە یا کۆلکە فەیلسوفە هەروەتە کۆلکەش نییە بەڕاستی یانی زۆر شاگردێکی کۆلکەکەیە خۆی وهێناوەتە پێشۆڵا فەیلسوفە و زانایە و باوەڕی بەخوانیە و هیچ واش نییە کە وەختە بێتە مەجالی مناقەشەکردن خۆی داماوەکەوێت خۆی دەلیلی پێنامێت